یانی هەولێر ئامادەکاری بۆ وەرزی داهاتووی خولی نایابی عێراق دەکات و زۆرترین یاریزانی گواستۆتەوە ڕیزەکانی لە کاتێکدا هێشتا یاریەکانی لەم وەرزەی خولەکە ماوە و ڕۆژی یەکشەممە لە کاتژمێر 6 ئێوارە ڕوبەڕووی کەرخ دەبێتەوە لە کۆتای یاری ئەم وەرزەی. هەولێر لە چەند ڕۆژی ڕابردوو 6 یاریزانی لە هێڵەکانی بەرگری و ناوەڕاست گواستەوە ڕیزەکانی ڕاهێنەری تیپەکەش باز لە ئایندەی هەولێر دەکات و نیازی گواستنەوەی چەند هێژبەرێکیشیان هەیە. اليوم عندك بالدوري 10 فرق 8 ل 10 فرق الأوائل مستقرين. ئێستا لە خول 8 بۆ 10 تیپی پێشەوە هەیە بەردەوام و پێویستیان بە یاریزانی زۆر نییە. بۆ نمونە 1-2 یاریزان دەڕوا 1-2وانێکی دیکە شوێنیان دەگرنەوە بەڵام پێکهاتەی تیپەکە جێگیرە. بەڵام هەولێر ساڵانە درەنگ گرێبەستی کردووە کورسی یەدەگیشی بەهێز نەبووە کەم و کورتی زۆری تێدا بۆ تیپەکە. ڕاستە گرێبەستەکان باشن بەڵام سوپەر نین. پشتمان بەو یاریزانانە بەستووە کە دەکرێت ببم بە ئەستێرە بەڵام ئەستێرەکانی ئێستا داواکاریان زۆرە. دەبێت هاندەرانیش لەوە تێبگەن. تیپەکە خاوەن پێگە دەبێت و ڕکابەری خول دەکات و لە ناوەڕاست بەرەوسەرەوە دەبێت نەوەک خوارەوە بەڵام دەبێت ئارام بگرن بە پەلە ئەو کارە ناکرێت. سەبارەت بە هێڵی هێرشبەر لەگەڵ 2 یاریزانی پیشەگەر لەسەر هێڵین و 2 یاریزانی ناوەخۆش هەفتەی داهاتوو زیاتر بەرچاوڕوون دەبین بەڵام یاریزانی هێرشبەر داواکاریان زیاترە بۆیە دەبێت هەنگاوەکان بەهێمنی بنێ. هەولێر لە چەند ڕۆژی ڕابردوو بە گرێبەستکردن لەگەڵ 4 بەرگریکاری پۆڵاین ئەحمەد ئیبراهیمی کاپنی هەڵبژاردەی عێراق و نیاز محەممەدی یاریزانی شۆرتەی پاڵەوان و هێلیۆ و برۆنۆی بەرازیلی لەگەڵ هەردوو ناوەڕاستکار محەممەد موحسین و حەسەن محەممەد چەلوب سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشا و بیرکردەوەیان لەسەر هەولێر گۆڕا. سەرۆکی یانەکەش دەڵێت هێشتا گرێبەستی دیکەمان ماوە. هەر یاریزانێک کە ڕاهێنەر داوای بکات بۆی دێنین چ لە ناوی عێراق بێت چ لە دەروی عێراق بێت ئەو 6 یاریزان لەسەر داوای ڕاهێنەر هێناومانە بەڵام تەنها ڕێککەوتنی گرێبەستەکان کە ئێمە وەکو ئەو لیژنەیە دانیشتین لیژنەکەش لە 5 کەسی بەڕێز پێک دێت و لەگەڵ ڕاهێنەرە بەڕێزەکەمان یەکێک لەوانە کاپتن سەلاحەدین سیامەندە 2 محەممەد خۆشناوە 3 دکتۆر تەهایە 4 دکتۆر ئەحمەدە 5ەم بۆ خۆمم 6ەمیان ڕاهێنەری تیپەکەیە بۆیە ئەو 6 پێم وابی 5یان اختصاسێکی تەواویان لە تۆپی پێ هەیە و شارەزایشی باشیان لە یاریزانان و ناسینی یاریزانان هەیە لە خولی عێراق و لە دەروی عێراقیش بۆیە ئێمە ئەو گرێبەستانێک کە ئەنجامی دەدەین لە دوای گفتوگویەکی زۆر لەگەڵ ڕاهێنەر و لە دوای دانیشتێکی تەواو ئینجا بڕیار دەدەین کە بیهێنینیان نا کە 100% بزانین لەگەڵ شێوازی یاریکردنی و ڕاهێنەرە و کە ئیسفادەیەکی باشی بۆیانی وەرسی هەولێر دەبێتن ئەنجام بدەین. بەڵێ ئینشاءالله بێگومان لەو ماوە نزیکانەدا چەند گرێبەستی تریش ڕادەگەینین کە لەسەر هێلین لەگەڵیان بەس بگەینە ڕێکەوتن ئینشاءالله بڵای دەکەینەوە. یانی هەولێر لەم وەرزەی خولی نایابی عێراق لە کۆی 37 دیاری خاوەنی 44 خاڵە و لە خانەی 13 بۆ وەرزی داهاتوش تیپەکە ئامانجی پلەکانی 1 تا 5 بۆ ئەمە بەستەش بە گەرم و گوڕیەوە لە گواستنەوەی هاوینێدایە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.